لا یەکێک لە یاریەکانی هەفتەی شەشەمی خولینایبی کوردستان برایەتی میوانداری شەقڵاوی کرد. نیوە یەکەم هێندە سارد و سڕ بوو، هیچ هەڕەشەیەک لە گۆڵ یانەکان نەکرا تاوەکو ئەنجامەکەی پێبگۆڕدرێت. تەنها ملێدانی ئاکار ئیبراهیم ترسێکی خستە دڵی شەقڵاویەکان. لە دوا خولەک ناوبشوان ئەحمەد حەسەنی لە برایەتی با کارتی زەردی دووەم و کارتی سوور کردە دەرەوە. ئەمە بووە خاڵی گۆڕانکاری لە نیوەی دووەم یاریەکە. لە خولەکی 56 هەورە و حەمەد تۆپێکی بۆ دانا کامەرانی هاوڕێی بەرز کردەوە و ئەویش بربەستی یەکسانی شکاند و برایەتی بە گۆڵێک پێشخست. دوای سێ خولەک ناوبژوان لێدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کرد. دانا نەیتوانی گۆڵی دووەمی خۆی ویانەکەی تۆمار بکات. عیماد ئیبراهیمی گۆڵپارێز تۆپەکەی جێڕایەوە. شەقڵاوە فشارەکانی بۆ گۆڵی یەکسانی دەست پێ کرد. لە خولەکی 68 هۆگر یوسف ئەسیستی بۆ محەممەد سەردار کرد و ئەویش ئەنجامەکەی بۆ زەرپۆشانی خۆشناوەتی یەکسان کردەوە. ئەنجامیاری تا کۆتایی بەم شێوەیەمایەوە بە یەکسانی بە کۆتا هات. بەڕاستی ئەمان ڕازی نینە ینی لە ئەنجامەکانمان لەو دوایە ینی چەند یاریەک یەکسان بوون و دۆڕان بوو، یعنی دەمانتوانی بردنەوە بەدەست بینین. شۆتی یەکەم یاریزانێکمان دەرکرا، شۆتی دووەم بە هێرچی هەڵگەڕاوە توانیمان گۆلێک بکەین و پەنەرتێکیش لەدەست دەین. یعنی سێ خاڵەکە لە ناو دەستی خۆمان بوو، بەڵام بە هەدەرماندا و گۆلی تعادلمان لێ کرا. ئیشاڵڵا لە یاریەکانی داهاتوو تعویزی ئەم تعادلەش دەکەینەوە. سپاس بۆ خوا ئەمڕۆ یاریێکی باشمان ئەنجامدا. لە گێم یەکەمدا مۆفەق نەبووین، یاریەکە وەکو هەردوو تیپۆکوێک بوون، بەڵام لە گێمی یەکەمەوان یاریزانێکیان بە کارتی سوور دەرکرا. لە گێمی دووەم زەختێکی باشمان خردە سەر تیپی برایەتی، بەڵام لە هەجبێکی هەڵگەڕاوە گۆلێکمان لێ تۆمار کرا و لێدانش ساشمانە سەرگیرا. بەڵام سپاس بۆ خوا توانیمان بگەڕێنەوە ناو کەشوهای یاریەکە، گۆلێک تۆمار بکەین و زەختێکی باشمان کرد بۆ سەر برایەتی، بەڵام برایەتی تیپێکی باشە، بەڵام بە خاڵێک ڕازی بوون. سپاس بۆ خوا. بەم شێوەیە برایەتی لە کۆی 6 یاری بووە خاوەنی 6 خاڵ و لە خانەی دێمە. شەقڵاوەش بە یاریەک کەمتر و خاڵێک کەمتر لە خانەی 12مە. لە هەفتەی حوتەمیش شەقڵاوە لە ڕۆژی شەمە میوانداری سۆران دەکات و ڕۆژی یەکشەمەش برایەتی دەبێتە میوانی 4 قوڕنا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.